لەم کاتە بڕوا ناکەم ئەمە تەنها ئیدعای کردنە و حملەی هەڵبژاردنە بەرەو هەڵبژاردنە چین کەس خۆی بە خراپ نازانێمی خۆی بە باشە زانێ ئەم حیزبانەی کە ئێستا بە لە دەسەڵات و بە ئۆپۆزیشنەوە هەمویان داوای یەکڕیزیەکەن و ئەڵێن با بە یەکڕیزی بچینە بەغاو با هەمومان یەکدەنگ بین بەڵام لە بنەڕە داوانی نەمان تەنها بۆ بانگەشەی هەڵبژاردنەوە هیچی تر نییە ناخێر هیچ باوەڕم بە قسانیانە نییە ئیکەن و هیچ یەکڕیزیەکیش نییە و پێویستیش بەوە ناکە بێن لە ناو خەڵکە لەسەر کەناڵەکان دانیشن با هەمومان یەکڕیز بین ئەی یەکڕیز نین باشە 15 ساڵە و 20 ساڵە و 30 ساڵە بۆ یەکڕیز نابن کێ ڕێگەی لێگرتووە بۆ لە بەرچاوی خەڵکەوەی ئەڵێن با یەکڕیز بین بۆ خۆیان ناشن یەکڕیز بن و ڕاستەکەن حەو حەشت حیزبن بێن یەک بگرن و ڕاستکەن هەموو بوجە و حسابی خەڵک بێرن بە ئازانی بیدەنە دەست خەڵکە و معاشی خەڵکی بدەن و ڕێز لە خەڵکی بگرن و بۆکو کوردایەتی حساب بۆ خۆیان بکەن بۆ یەکڕیز نین بۆچی لەگەڵ وڵاتانی ئەملاولا یەکڕیزنی یەکڕیزن و گوێ حادەگەن بن بە پیاوی بێگانە و ئەملاولا یەکڕیز بن لە بەڵام لە ناو خۆیانە ئەم لە ڕقی ئەو بتوانێتەوە ئەو بسووتێنێ ئەیانەوێ یەکڕیز نەون لە ناویەکە بۆ یەکڕیز نامن کێ ڕێگەی لێگرتوون ئەگەر کوردیەک بێ ئەوە هیچ کەسێ پێمان ناوێت ناتوانێت بەس ئەگەر یەک نەبین هەرێکی بەلاکە بڕۆن تەمان زعیفە بین و کەس بە قسەی کەس ناکە وەکو قەدیم پیانە و دەوەن بەعاش ئەبێتە دەوەن بەعاش بە کورداتی قەدیم بەس ئەگەر یەک بێت هەمووی قانزازەکەەوە ئێمە هەموو کەس نییە پێی خۆش نەبێت کە یەک بێ کورد ئەگەر یەکدی بگرین و هەموو لەگەر یەک بین ئەوەی مسەیتر دەبین لەس هەموو وەزعەکەی ئەوەل جار لە بەغدایە دومیش لە دەرێ ئەمەگەر لێرە پێگەمان نەبی لە دەرش پێگەمان نابی چکۆ لەبەر ئەوەی دنیا و نوێنە دیUN ئینزارەشی نازم ئاگاتان لەگوێننا گوتی ئەگەر ئەنگو یەکگرتو نەبوون و لاو خۆتان یەکدی نەگرن ئەوەی هەشتانە وابزانم گوتی لە دەستی دەدەن ینی وەکو برێی شتەش پێپشاندان بەس داوا لەسەر کردەکان دەکەم هیچ عیب نییە ئەگەر تەنەزول لێشش بکەن تەنەزول نییەوە هیچ تەنەزول نییە جیهانی لەومان گەورەترە بابسی لەگەوت کردانشی یعنی ئەمە پێویستمان بەوەیە لەگە یەک دانیشین و یەکگرتو بین هذا بوچونا حزبانية بوچونا ملتي ما خركي راسي كيكريزي الناف مالا كردي بيتكرن بو أول بشين زي ترخص متى بملتي بكان ما فتوى الحكومة مركزي هم قوتها يا أقليمي بشين خدمتها ملتي خوب كان وقف دوا كاري وقف خبنت وهين جيب كان راسي ناب زحمة تجيش بس إرادة بيتن كأحزاب ما هول بدن تصحيب انت تشتت حزبية برطانك بدن دا بشين وكي بيجن يكريزيه باريزن وداخواست كنجي داخواست كن ان شاء الله بقهنا انجامك باش كيكريزيه لنا مالا كردي پیدا كانوا بشين زيتر خدمت خلقي خوب ملتي خوب ودي رايوبن اف يكريزيه قالكو جرينجا بو ملتي كرد ماجد بيت امجي وقت كرد اف احزابت ما خير قرتي بن يكريزيه كردستان خرب باريزن عمل نوف مجموعة كدولة آخرنا حزب ملت كردن يكريزيا ملت كرد قالك جرينجان وكابو ماش همي تشتي جرينجترا بوفي وقتين وكام تدا برأيات دهيتك قالك زورو بوتين أو نم عزيمة هاي إن شاء الله دهيتك كرن ما دام همي أحزاب داخاز يكريزيت كان إن شاء الله دهيتك كرن یەکریزی چی یەکریزی ناو خۆمانە یەکریزی شتێنی بڕن لە ئەوروپا بیکڕین یاخۆ بڕن بە دوایە بگەڕێن نەبێ یەکریزی خۆمانی خۆشمان غیرە و گومڕایی و لودوەرزی خۆمانی کوشتووە ئێستا ئەم حیزبانی خۆمان یان چی یەکڕز نابن ئەڕۆندا ئەنیشن کۆبوونەوەکە ئەکەن مەساریفەکە ئەکەن خواردنەکە خۆ لەسەر مەزەکەدا ئەنیشن هەر ئەو جەماعەتە ئەو کیبر و غەڕای و لە خۆ لابن لە خۆیانە یەکریزی دروستە بێ بەس کێشەکە لەوایە کەس ئامادە نییە غڕوری خۆی دابەزێنێ کەس ئامادە نیە احترام بە کەسێکی کە بکە حیزبی ئامادە نیە بە حیزبێکی کە بڵێت تۆ ڕاستەکەی غروری لەناو خۆمانە لابەرین یەکڕێزی هەموو کات هەبوو هەموو کاتیژێ تەنها ئەوەی لودوەرزی خۆمان غروری خۆمان نیا لێ یەکڕێزی دروستکەین خۆی یەکڕێزی ئەم حیزبانە
بقناعتي من هەر بەدەست خۆیانە توانێت یەکڕز بن و توانێت یەکڕزی نەبن بەس کێشەکە میلت نییە کەوانە یەکڕزنی کێشەکە خۆیانە هەچ خۆیان لە بەرژەوە هەچ قسەی لە بەرژەوەندی خۆیان بە یەکڕزیەکەن هەچ قسەیەکیش لە بەرژەوەندی خۆیان بە یەکڕزی ناکەن ئەگەر بێت و یەکی ئیشان باسی یەکڕزی بکە و بە دڵیش بێڵێت ئەوانی تر بە شێوەیەکی تر لێوەرەگرن لەبەرەوەی هەمووی ئەگەڕێتەوە بۆ بێمتمانەیی و بێسیقی لە بینی خۆیانە ئەوانش کە باسی یەکڕزیەکەن بەرامبەرەکانیان بە تێکۆڵە سەیرەکەن ینی واز ناگەن کە لەگەڵ ئەوانی بێت هەموو کەس مێژووی و ڕابردووی خۆی بە چاگەزانن کەس دان بە هەڵەکانی خۆیان نانێ هەمویان و ئەزان چیان کردو لەوە پێش هەمووی چاک بۆ بەڵشتی چاکیان کردو و خەباتیان کردو بەڵام خۆشتی هەڵە و خراپیشان کردووە قیچەکە بە لەم ڕۆژە لەبەر خاتی میلەت بێن یەکڕزی ئەم میلەتە پارێزن بەڵام بە قەنەعەتی من یەکڕزی تەنها لای ئەوانە لای میلەت نییە میلەت دەسەڵاتێکی نییە هیچ شتێکی بەدەست نیە هەموو شتە لای ئەوان دەتوان لە ماوەی یەک ڕۆژە یەکڕزی خۆیان بە تەواوەتی بچەسپێن بەڵام بەشەر دێواز لە بەرژەوەندیەکانی خۆیان بێن واز بە مەسلحەتی تایبەتی خۆیان بێنن لەبەر خاتی میلەت ئەنا من قەنەعەتم وایە یەکڕزی لایوان زۆر ئاسانە بەس ئەوان بڕوان ناکەن بیانەوە یەکڕز بن چونکە یەکڕزی لەوانەیە زۆربەی زۆریان لە مەسلحەتیان نەبێ بەداخەوە یەکڕێزی هێزە سیاسەکانی کوردستان بوونی نییە پێشمان وایە بوونی نابێ هۆکاری سەرەکی ئەم نەبوونی یەکڕێزی سیاسیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم حیزبانە پاشخانی سیاسیەکی دوور و درێژیانەیە لە سەڕینەوەی یەکتر لە ساڵانی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کوردستان زۆربەی ئەم حیزبانە پاشخانێکی سیاسی یەکتر سڕینەوە و ڕەشکردنەوەی یەکتریان هەیە بۆیە بە ئێستایشەوە کە لە ئەتلافی حکومڕانن پێکەوە لە حکومەتن بە هەمان شێواز یەکڕیز نین بۆیە ئەم یەکڕیزیە دروست نابێ بەرژەوەندی تەسکی حیزبی وای کرد ئەو مەسلەی وەکو پێویست ئیشی لەسەر نەکرێت ئێستا کە ماوەی 4 مانگی ماوە بۆ هەڵبژاردن بەداخەوە هێزی کوردی خۆمان حیزبی کوردی خۆمان لەو کاتا ئیتر دەسەبا بۆ زۆر شت ئەوش لە پێناوەی کە دەنگی دەنگدەر بەلای خۆیان ڕابکێشێ بۆیە بەڕاستی ئێمە تاکید لەوە ئەەکەینەوە ئەبێ بەرژەوەندی باڵای میلەتەکەمانی گەلەکەمان بکەوێتە پێشی هەموو بەرژەوەندیەکەوە بۆیە ئەم 4 مانگە ئێمە وەکو ئەوە سەیرەکەن کە ئەوان بەرژەوەندی خۆیان ئیتایە بۆیە لەم کاتا ئەو مەسەلە ورژێنن و هیوامان وایە بۆ دوای هەڵبژاردنیش ئیش لەسەر ئەو مەسەلە بکرێت چونکە بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردووە زۆر کێشەمان هەبوو هۆکارەکەی ئەوەی کە یەکڕیز نەبووین